من یەکەم بە بۆنەی ساڵ یادی پەیام پیرۆزبایی لە هەموو دەستەی پەیام بەڕێوەبەرانی هەموو ئەندامانی ئەو تەلەڤیزیۆنە کەناڵە ئاسمانیە ئەکەم دەستخۆشیان لێ یەکەم دوعای تەوفیق و سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازم. ئەوەندەی کە من لە ماوەی ئەم 15-16 ساڵەیە متابعەی پێم وابووە کە تەلەڤیزیۆنی پەیام یەکێکە لەو کەناڵانە، یەکێکە لەو دوانگانە کە توانوێتی خزمەتێکی جوان بە ئاینی پیرۆز بکا بە شێوەیەکی میانە ڕەوانە و هەروەها خزمەت بە خاک و بە خەڵک بکە و توانوێتی چەندەها بەرنامەی جوانی هەبێ کە لە ڕێگەی ئەو بەرنامانە هەم خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام بە چەمکە ئاینیەکان کردبێ و خزمەتی بە زانایان کردبێ، خزمەتی بە حوجرە و بە فەقێ کردبێ و هەروەها یەکێکیشە لەو کەناڵانە پێم وایە لە هەر کاتێکا پێویست بوو بێ کە توانویانە قسەی حەق و قسەی ڕاست بکەن بەرامبەر هەر نادادیەک کە لە وڵاتەکەیان ڕوویدا بێ. بۆیە من جارێکی تر دەستخۆشیان لێ یەکەم و دوعای تەوفیق و سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازم. هیوادارم کە زیاتر گرنگی بە ئەو بەشە بدەن، بەشە ئاینیەکە و زیندووکردنەوەی زانایان و زیندووکردنەوەی حوجرە و هانانی خەڵکی زیاتر لەسەر بەها جوانەکان، لەسەر خۆشەویستی، لەسەر پێکەوە ژیان، لەسەر یەکتر قوبوڵکردن کە ئەلحەمدولیلا توانوێتی هەموو ئەم ڕۆڵانەش ببینێ. هیوادارم زیاتر گرنگی بەم پەیامانە بدا و جارێکی تر دوعای سەرکەوتنتان لە خوای گەورە بۆ ئەخوازم. لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە هاوکارانم، لە ڕەفیقەکانم، لە پەیامەکەم، لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان، ئەوەی کە ڕۆژێک لە پەیام بووە و ئەوەشی تا ئێستا بەردەوامە. بێگومان لە 14 ساڵی تەمەنی پەیامە ئێمە وەکو سەنتەری میترۆ یعنی متابعەمان کردووە. سەرەتا ئەمێ بڵێم سوپاسیانەکەم، بەردەوام پشتیوانی ئێمە بوون وەکو سەنتەری میترۆ، بۆ مانایە پشتیوانی ئازادی ڕادەربڕین بوون، پشتیوانی ئازادی ڕۆژنامەگەری بوون، بەردەوام لە چالاکیەکانە هەبوون، بەردەوام لە کاتی هێرشکردن بۆ سەر ئازادی خەڵک و بۆ سەر مافەکانی خەڵک پەیام وجودی هەبووە. بێگومان پەیام لە ناو ئەو چوارچێوەی فرەیی میدیا کە لە هەرێمی کوردستانە هەیە توانیوێتی ڕۆڵی گرنگی خۆی ببینێ بەوەی کە بیرۆڕای خۆتان وەکو کۆمەڵی ئیسلامی بگەیەنن لە پاڵ کۆمەڵی ئیسلامیش منبەرێ بۆ ئەوانی تریش. یعنی منەوەی کە ئەیبینم لە بەرنامەکانی پەیامە خەڵکی هەمە چەشنە و ڕەنگا و ڕەنگ قساکەن، لە بیرۆڕای جیاواز قساکەن، لە ئایدیای جیاوازەوە قساکەن لەسەر بارودۆخی سیاسی فکری. ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە هەموو میدیاکانی هەرێمی کوردستانە هەستی پێ بکەیت و هەبێ، بەوەی کە تەنها دەنگی یەک گروپی کۆمەڵایەتی گروپی سیاسی نەبێ، بەڵکو ڕاستە خۆی بڵێن پەیام کەناڵێکی سیاسیە، کەناڵەکەی پارتێکی سیاسیە، بەڵام لەگەڵەوەشە مەجالێکی داناوە پانتایەکی هەیە بۆ قسەکرد ئەوانی تر قسەی تیا بکەن، ئەوانی تر گرفتەکانی خۆیان بڵێن. لە پاڵەمەیە بێگومان لە شەقامە پەیام ڕۆڵی خۆی هەیە لەوەی کە دەنگی خەڵکە گەیەنێ، دەنگی هەموو توێژە کۆمەڵایەتەکان، گروپە کۆمەڵایەتەکان، تەبەقەی ناو مجتەمەعی کوردستانی ئەگەیەنێ بەوەی کە موشکیلەکانیان چییە و ناڕەزایەتیەکانیان چییە و داخوازیەکانیان چییە. بێگومان بەردەوامبوونی پەیام لەم نەهجەی ئەمە هێز و توانا و ڕێزێکی ئاتێر ناو کۆمەلگای کوردستانی کە هەیەی ئێستا ڕێزی زیاترە بێ و بینەر و احتیمامی خەڵک بۆ پەیام زیاتر. لە دڵەوە پیرۆزباییان لێ یەکەم یەک داواکاریم هەیە. ئەلحەمدولیلا کەناڵی پەیام گشتگیر، هەمە جۆر، هەمە چەشن، هەمە لایەن، هەموو لایەنەکانی بەڕاستی فەرامۆژ نەکردووە، بەڵام داواتان لێ یەکەم. ئەمڕۆ لە سەردەمێکە ئاژین بابەتی تەزکیەی نەفس و
چکە ناخەکان داغانن ئەو بابەتانە ئەو کەسانەی پسپۆڕن و لە ساحەکەی ئێستا دیارن کێن یعنی حەز ناکەم ناوەکان بڵێن ئەمانە بەرنامەی تایبەتیان بۆ بکرێ ئەم لایەنە بەڕاستی گرنگی پێ بدرێ چووکە سپاس بۆخوا ئەمڕۆ خوێنەری کورد بینەری کورد زۆر بەمان زانیاریمان زۆرە بەڵام زانیاریەکە نەبووە ئەوەی کە ئێرەمان ئاوەدان کاتەوە و ناخمان ئاسوود دەبێ بۆیە ئەو بابەتە معرفیانەی کە علاقەی بە عیرفانیات و پەروەردەی تەسکی چکەیەکی لە کارە گرنگەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە ماوەی ئەو ماوەی ناو مەککە ئەیتوانی جەماوەرێکی زۆر بە خۆی دروستکە بەس نەیکرد چەند سەحابەیەک بوون هێشتنەوە ئیشی لەسەر قاڵبوونیان کرد بۆی بۆ ڕۆژە قورسەکان ئامادەیان کە ئێمە پێویستیمان بەو جاماوەرە بەرفراوانە نیە لەم حاڵەتەیە ئەوەندەی پێویستیمان بە کەسانێکە کە بەڕاستی لە ڕووی بەس بەرپرسیارەتیەوە ئەو لەو ئاسیا بن کە بتوان ڕوبەڕووی سەرمەسەرەکان بنەوە ئەم لایەنە فرامۆژ مەکەن دەستخۆشیتان لە یەکەم خوای گەورە بەردەوامتان کە دامەزراوتان کە هەمیشە پێشەنگ بن پەیامی ڕۆژ لۆدێکی زۆرتان لەسرە چونکە ڕۆژان ئێمەمانان مامۆسایە کە هەفتانە و تارێکیە بێ لۆدێک لەسەر دڵ و دەروون و شانی دروستە بێ ئێوە پەیامەکانتان پەیامی ڕۆژە بەڕاستی ئەرکەکەتان قورسە خوای گەورە پشتیوانتان بێت دەستخۆشیتان لە یەکەم لە بەرنامەی پەیامی ڕۆژ من لە ڕابردووە چەند جار بانکراوم تەسەورەکەم 3 تا 4 جار لەم 2 ساڵەیە هاتوومەتەوە و هەموو جارەکان دەرفەتێکی زۆر کراوە هەبووە بۆی کە ئێمە بتوانین پەیامەکانی خۆمان بگەێنین شتێک کە لای من زۆر گرنگ بوو ئەوەیە کە بەشەکەی من کەناڵی پەیام بەبێ ئەوەی ناسراویەکی و گرنگ شتێکی تایبەتم هەبێ بۆیان زۆر گرنگیان بە منداوە من سواسیانەکەم یعنی ئەو گرنگی لە کەناڵی پەیام بینی و بۆ من ڕەنگە لە تەلەڤیزیۆنەکانی تر نەمبینی بە بۆچی چکە جار لەسەر جار پەیوەندیەکەنەوە داوای بەرنامەی تازایەکەن ئەمە شتێکی گرنگە بۆ من و وای ئەبینم کە پەیوەندی بە فکری پرۆسەکەەوە هەیە چونکە ینی گرنگی بەوە نادام کەسە چەند جار هاتووە گرنگی بەوادا چەندێک قسەی پێ بۆکردن و قسەکانی چەندە کاریگەری خاتە سەر کۆمەلگا ئەمە شتێکی جوانە لای من کەی بینم و دەستخۆشیم بۆیان هەیە هەموو میدیاکانی کۆمەلگا بە کەناڵی پەیام و هەموو کەناڵەکانی تر ئێمە پێویستمان بە گەشەپێدانیان هەیە بەڵام ئەوەی زۆر بۆ من گرنگە حەزەکەم هەموو تەلەڤیزیۆنەکان لای بکەنەوە بەسەر بەلای بزنسا زۆرینەی تەرکیزەکە بەس بۆ ئەوەیە کە ئێمە بڵێن قەیرانە و کورد بە کەڵک نایە و ژیان تێک شووە و کوردستان وێرانکەین حەزەکەم یەک جار ئەو پەیامەش بگوێنین بەگوێی خەڵکە کە بڵین ئەکرێ لە کوردستان شتی باش کرێ ئەکرێ گەشە بدرێ بە خەڵک بابێ لە ناو خۆیش لەسەر خۆی حکومەت تاوت یا چوارچی هەیە ئیشی من نییە ژیانی خۆم چی من ژیانی خۆم ڕێک نەخسبێ بۆ گلەی لە حکومەت کەم کاتە ژیانی خۆم وێرانە بۆ شتی تر بکەم حەزەکەم پەیامەکە جاروبارە بڕوا بۆ ئەوەی کە گەنج خۆی دروستکە ئەوە تەرکیزێک لەویا دروست بکرێت ئەگەر بێت و ئێمە قسە بکەین لەسەر پەیامی ڕۆژ کە زۆر کاتێک من میوانیان بووم ئەو بەڕێزانەی کە لەوێن پێشکەشکاری جوانن بەتوانان لێ هاتوون ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە پەیامی ڕۆژ گرنگەکەی لەوایە دەتوانێت ڕۆژانە دەست بخاتە سەر ئەو بابەتانی کە گرنگن ئەو بابەتانی کە پەیوەندی بە ژیانی مرۆڤەوەیە پەیوەندی بە ژیانی تاکەوە هەیە نەک هەر بوارەکانی کە معریفیە زانستیە زۆر کات پەنا دەبات بۆ بوارانی کە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەیە بە ژیانی خەڵکەوە هەیە ئەمە خۆی بۆ خۆی بابەتێکی گرنگەکەوا دەکات دائیمەن بینەری تایبەتی خۆتت هەبێت دائیمەن خەڵک بی لەوە کاتەوە چ کەناڵێک ئەتوانێت سوودت پێ بگەێنێ بۆ چ کەناڵێک ئەتوانێت ئاراستی ژیانت بگۆڕێ بەڵام چه ئاراستەیە بە ئامانج بۆت بگۆڕێ و دەستنیشانی ئامانجەکەشت بۆ بکە و پێشت بڵێت هەم لە دنیادا چیت دەسەکەوێ و پاشە ڕۆژێکی بەختەوەرشت پێ ببەخشیت. ڕۆژانە ڕوودا و ڕوودەدات ڕووداوگەلێک هەیە کە ڕۆژانە ڕوودەدات خۆشبەختانە پەیام بابەتێکی هەیە کە بریتێ لە پەیامی ڕۆژ ئەمە ڕۆژانە سەیرێکی بارودۆخی ناوخۆ و توانم بڵم دەرەوە دەکرێت ئەو شتانی کە زۆر گرنگ و مهمەجا لە سەردەمێکا کە بگەن بۆ گەنج پێویستە لە سەردەمێکا بۆ خێزان لە سەردەمێکا کە کاتی سەفەر و سیاحەیە لە سەردەمانێکا کە هەست دەکرێت کە هەندێک راپۆرت هەندێشت بڵاو دەبێتەوە دەربارەی جیابوونەوە و دەربارەی کێشە خێزانی و خانوادەکان بە دڵنیایەوە بە متابعە و خۆم و بە چاودێری خۆم هەستم کردووە کەسانی زۆر پسپۆرت دێرن کەسانی زۆر شارەزادین کەسانی بە ئەزمون دێرن کە هەرێکێک لەو بەڕێزانی کە لە پەیامی بەیانیانی با بڵێن کەناڵی پەیام بەشداری دەکەن ئەمە کۆمەڵی ئەزمموی زۆری چەندین ساڵیان هەیە لێرەوە دەتوانرێت نسیحەت و ئامۆژگاری باش بگەێنرێت و بتوانرێت کاریگەری لەسەر کۆمەلگا دروستکرێت.
پەیامی ڕۆژ بەرنامێکی زۆر باشە چونکە ئەو بابەتانە کە پەیامی ڕۆژ تەرحیەکە بۆ خەڵکی هەر بەڕاستی لە ڕاستیە پەیامی ڕۆژی خەڵکە کۆمەلگاکەی ئێمەیە بابەتێکە پەروەردەیە ئاینیە دەرونیە کۆمەڵایەتیە نەریتیە تەنانەت پیشەیەکان تەرحەکات و باسیەکە کامەجێکی دەستخۆشیە بەڕاستی وەتوانێت بۆشایی گەورە پڕ بکاتەوە لەناو کۆمەلگای ئێمە کێشی گەورەمان هەیە لەم بابەتانەیە کە خەڵکی نازانێ ئەو ڕووداوانەی کە ڕووەدا لێکدانەوەی بۆ بکەم زۆر کە پەیوەندی پێوەگەن لە پەیامی ڕۆژەوە پێم بڵێن فلان ڕوودا ڕوویاوە لێکدانەوەی بۆ بکەن ئەمە شتێکی زۆر باش ئەو ڕۆژگاری ئێمە پێویستمان بۆ هەیە وەکو چۆن لە ئاینە وتاری هەینیمان هەیە کە خەڵکی کۆوەکاتەوانە بۆ ڕۆژگاری و ڕۆژە پەیامی ڕۆژیاوە بەرنامانێک لە بەیانیان ناهەیەتوانێت و فراخە پڕکاتەوە بۆیە بەڕاستی جێکی دەستخۆشی و شتێکی گرنگە بشتوانن هەتا ئەتوانن لەم بەرنامانە گرنگی بەلای ئەمە کە گرنگە وەکو پزیشکی دەرونی باسیکەین بابەتە مەسەلە دەرونیەکان زۆر گرنگە بۆ کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی شێواوین و کۆمەڵک کێشەی گەورەی کۆمەڵایەتیمان هەیە دەرونیمان هەیە بۆیە بابەتانە زیاتر کە نەتوان زیاتر بەرەو پێشتن و من جێگەی دەستخۆشیە من پیرۆزبایی گەرمیان لەکەم هەر لە کەناڵەکە هەم لەو پێشکەشکارانەی لەو کەناڵە کارەکەن. لەوەی کە میوانی ئەم بەرنامەیە بووم من و کاک جلال محەممەد و کاک حاجی فاروق لەگەڵ مامۆستا تاهیر کە بە پرسی بەشی بەرنامەکانە دامەزێنەری ئەم بەرنامەیە بووین لە کەناڵی ئاسمانی پەیام لێرەدا پیرۆزبایی لە هەموو فەرمانبەرانی ئەو بەرنامەیە دەکەم هەمویان هیلاکن ماندوم لەبەرەوەی بەرنمەیەکی ڕاستەوخۆیە بەرنامە ڕاستەوخۆکان پێویستی بە توانایەکی جیاواز هەیە لە بەرنمەیەکی تۆمارکراو و پێویستی بەوە هەیە کە دەبێت پێشەشکارەکان ئەدایەکی زۆر جوانیان هەبێت و بوێر بن و توانای قسەکردنێکی زۆر باشیان هەبێت و من لێرە پیرۆزبایان لێ دەکەم و هەر سەرکەوتوو بن و درێژە بەکارەکان بدەن چونکە دنیای ڕاگەاندن دنیایەکی تەرفیهی زۆر جیاوازە لە هەموو دنیاکانی تری سیاسەتی. تەسەوەرەکە بۆ بەشێک لەو خەڵکانەی کە مەسەلەن خانمی ماڵن ئاراستەیەکی باش بێ بەتایبەت یەگەرە و بابەتانە باسە کە سوود بۆوانەگەێنێ یا ئەو کەسانی کە لە بەیانیان لە کاتیان هێسێریکەن بەگشتی دڵنیام سوودی هەیە بە زەبێ زیاتر ئاراستەیکەن بۆ ئەو جهەیە کە سێریەکەن. پیرۆزبایی ساڕۆژی دامەزراندنی تەلەڤیزیۆنی پەیامەکەم لە بەڕێوەبەر و ستاف و ڕۆژنامە نووسانی ئەو کەناڵە لە ڕاستیە کەناڵی پەیام بە نظری من لە بواری میدیای کوردیە بەتایبەتی لە بواری میدیای بینراوە دەور و نەخشی زۆری هەبوو و توانیوێتی تا ڕادەیەکی زۆر لەگەڵ بەشێ لەو کەناڵانەی کە کەناڵی ئەکتیڤن کەناڵی ناسراون و کەناڵێکن خەڵک توانێت خۆیان تیا بینێتەوە پەیام ئەم دەور و نەخشەی بینیوە ئەگە بڵێم مەسەلەن لە ڕابردوو چی کردووە بە نظری من پەیام ئەوەندەی لە سەرەتایە زۆرتر داخرا بوو وردە بەرەو کرانەوەی زۆرتر ڕۆشتووە چ لە ناوخۆیە و چ ڕوو بە ڕۆژنامە نووسان و چ بە ڕووداوە سیاسیە ڕووداوە سیاسەکانی ناوخۆی و ناوخۆ و منتیقەکەش تا ڕادەیەکی زۆر ینی ئەوەی کردووە کەوانە بە نظری من بۆ میدیا زۆر گرنگە. خاڵی دووهەمی پۆزەتیفی پەیامەوەیە کە بەشێکی زۆر لە بەرنامەکانی ڕاستەوخۆن ینی بە تایبەتی بۆ تەلەڤیزیۆن بەرنامەی زیند و ڕاستەوخۆ دەلالەتە لەوەی کە فەزای ئازادی تایەوە پێچوانەشەوە تا بەرنامەکانی تۆمارکرا و داخرا و ئەوانە بێەوە مانای وایە کە سانسۆرە خاتە سەر و کارانە ئەوەندەی پەیوەندی بە ئازادی و سانسۆرەوە ئەوەندە پەیوەندی بە تەکنیکەوە نییە. خاڵی دووەمی خاڵی سێهەمی ئەوەیە کە مەسەلەن ڕەخمی ئەوەی کە کەناڵی حیزبێکە ڕەخمی ئەوەی کە کەناڵی هێزێکی ئیسلامیە بەڵام لە هەمان کاتە خەڵکانی ئیلمانی و چەپ و سکیۆلار و ژنان و ئەنواع خەڵک قسەی تیا کردووە ڕاوبۆچوونی خۆی دەربڕیوە ئەوەش دیسان هەر بۆ کەناڵ و بۆ میدیا زۆر گرنگە کە ڕێگا بە خەڵکانێکە مخالفی فکر و بیر و بۆچوون و ئایدیای تۆن و ڕەنگە تەیدی سیاسەتەکەی تۆ نەکەن و ڕەنگە مەسەن لەگەڵن نەبن و ڕەنگە دۆستت بن و ڕەنگە لە هەندێک حاڵەتا تەید دەکەن لە هەندێک حاڵەتا مخالفتن ڕێگای بەوانەش داوە ئەم حیزبەش دۆستی منتقەیی هەیە بەڵام بە نظری من ئەوەش کاریگەری نەکردوتە سەر پەیامەکانی و خاڵێکی پۆزەتیفی تر بە نظری منەوەیە کە ئیمکاناتێکی ئەم کەناڵە مەحدودە لە چاو کەناڵە زەبەلاحەکانی هەرێمی کوردستان حیزبەکانی تر ئیمکاناتێکی مەحدودە و مەسەن کادرەکانی ڕەنگە ئیمکاناتێکی مەحدودیان بۆ خەرج بکرێ بەڵام لەگەڵەوەش تا ئێستا بە پێوەستا و ئیدامەی هەیە و لە ناو کەناڵەکانی کوردستانە لە ناو هێزە ئیسلامیەکانە
کە چەند ئەنواع کەناڵ هەبووە و ئێستا مەسەن دەیان کەناڵی تر هەیە بە نظری من کەناڵێکە خەڵک گوێی لێگرێت خەڵکی جگە لە خەڵکانی حیزبی کۆمەڵی دادگەری جگە لە خەڵکانی پابەندی دین و ئیسلامی ئەوانە خەڵکانی دەرەوەی ئەوەش گوێی لێگرن لە زۆر شوێن بینیوە. کەناڵ ئاسمانی پێمێکێکە لە کەناڵە ئاسمانە کوردیەکان و لە پاڵشە ئیسلامیەکان بەلای منەوە چون چەندجا بەژای لە بەنەکانیان کردووە کەناڵێکی جوانە کەناڵێکی لەسەر خەو نەرمە تند نییە هەوڵی داوە پەنا بۆ زۆر شوێن بەرێ مەستان بۆ منە بەنامە گونشینەکانی هەیە کە من زۆر چێش دەبێت بەڕاستی نای شارمەوە کە بە شوی زۆر جوان بەناو واقعی گوندەکان پیشانی بینەری خۆی ئەدا ئەمێکی لە خاڵەکانە پەیامی ڕۆژی ڕۆژانە هەوڵدارێک ئەو ڕووداوانەی کە ڕوئەدەن ئەو شانی پێویستن لە سلێمانی لە دەوروبە لە کوردستان باسییان بکات و هەمیشە هەوڵی داوە خەڵکی سپۆر بهێنەوەی دەستی بکەوێت هەتا پەیام ئاینەکانشی ئەو نێم سەرنجماوە پەیامێکی ئاینی نەرم و جوان یعنی بۆ نمونە کۆمەلگا هەنادا بەرەو تێکدان بەرەو ئاژاوە گێڕی خوا نەخواستە بەرەو شتی خراپ بەڕاستی بەژنا قسە مناڵی زۆر جوانە لە هەندێک حاڵدا ئەگەر پەلامار درابێ بۆ نمونە ئەگەر هەڵەیەکی بەرنامە کرابێ لە فەرزی هەڵا پەرچەکەدارەکانی بەنووسین بۆ بە قەڵەم بووە زۆر مهمە تۆ بە قەڵەم وڵامێتەوە بەس بۆ نمونە ئەنجا مەسەلەن هێرشکا سەر بەرپرسێکی کۆمەڵ یا مەسەلەن ئەندامەکانی بۆ نمونە یا لە بەرنامەیەکی بۆ نمونە نهاتوو وەڵامێکی تون باتەوە وەڵامێکی زۆر نەرمی داوەتەوە کە بەڕاستی ئەمە پەیامی ڕاگەن ئەمێ لە واقع حاڵدا من لێ ناشتم کە بکەناڵ جوانەکان کە بۆیە بەردەوامیش حەزم کردووە پێ بکرێت هاوکاری بکەم. لە ناخی دڵەوە پیرۆزباییتان لە یەکەم ئومێدی سەرکەوتنتان بۆ ئەخوازم هیوادارم دەنگی حەق و دەنگی ڕاستی و پەیامی ئیسلام هەر بەردەوام لە گەشەکردن و لە فراشبوون و لە خزمەتکردنی بەردەوام دابێت بە میلەتی کورد بەڕاستی میلەتی کورد میلەتێکی زۆر مەزڵومە بەبێ پەیامی ئیسلام هەرگیز سەرکەوتن بەخۆیەوە نابینێت اینجا هەوڵ و تەقەلای هەم ئیعلامی و هەم ئینتەرنێتی هەم واقعی و هەم سیاسی و هەم ئیقلیمی زۆر زۆرە بۆ ئەوەی مرۆڤی کورد لە ئیسلام دوورکەوێتەوە بۆیە کەناڵی پەیام یەکێکە لەو پایە گرنگانەی کە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لەوە کە خزمەت بکە بەوەی کە گەنجی کورد لەسەر ڕەویەی پەیامی ئیسلام بمێنێتەوە لەسەر ڕەویەی قورئان و سوننە بمێنێتەوە و بۆ ئەمە بە چەندین جۆر بە چەندین شێوازی جیاواز خزمەتی کردووە و چەندین بەرنامەی بە تەمەنی لەدایکبوونیەوە هەتاوەکو ئێستا پێشکەش کردووە لە چەندین بواری جیاوازدا لە ڕووی دۆکیۆمنتەوە لە ڕووی ڕیپۆرتاژی ڕۆژنامەنووسیەوە لە ڕووی بەرنامەی حیواریەوە دیالۆگەوە کە بەتایبەت لەو بەرنامەی ڕۆژە من چەندین جار داوت کراوم بۆ لەسەر میحوەری جیاواز قسەم کردووە چەندین مامۆسای تری زانکۆ لە منیش باشتر و خەڵکانی داعی لە من باشتریش بەشداریان کردووە کە بەڕاستی ئەمە جوهدێکە جێگای دەستخۆشیە جێگای ئەوەیە کە دوعای خێری بۆ بکرێت جێگای ئەوەیە کە ئەگەر کەسێک ئیمکانی هەبێت و بتوانێت لە ڕووی مادیشەوە پشتگیری بکات و دەستگرۆی بکات لە ڕووی معنەویەوە پشتگیری بکات و دەستگرۆی بکات هەر هیچی پێ ناکرێت لەسەر بەرماڵ خۆ ئەتوانێت دوعایەکی خێری بۆ بکات بەڕاستی من جارێکیان بەرنامەیەکم هەبوو پیرەژنێک نامەیەکی بۆ ناردبووم نووسی بووی کاکە عادل من نەپارەم هەیە یارمەتیت بەم و نە دەموزمانێکی ئەوتۆشم هەیە بێم بە معنەوی شتێک لەگەڵ تا پێشکەش بکەم خزمەتێک بکەم بەڵام بەخوا من لفکە دروستەکەم سێ لفکەم یاوە لە ڕای خوا کە خۆم دروستم کردووە کە تۆ سەرکەوتوبی لەو بەرنامە بەڵاستی منیش لەوانەیە بڵێم هەمان هەڵوێستی ئەو دایە پیرەم هەیە ئومێدی خێر لە ئەم کەناڵە ئەخوازم لە پێشکەشکارانی بەرنامەکانی لە ئیدارە و سەرپەرشتیارەکانی لەگەڵ هەموو ئەو کەناڵە ئیسلامیانەی ترکە هەن و لە ساحەکان ئەتوانن هەر کامێکیان لە شوێنی خۆیەوە بەردێک بخاتە سەر ئەپارتمانی گەشەکردنی ئیسلام و بەرەو پێشچوونی و خزمەتکردنی ومێدەوارم ئینشاءالله ئەو بوارە بەرفراوانانی کە گردووتانەتە بەر چ لە بواری ڕیپۆرتاژە چ لە بواری بەرنامە چ لە بواری حیوار و وتوێژ و بەسەرکردنەوەی خەڵکانی نابێغە و سەرکەوتوو لە بوارە داعویەکە و لە بوارە ئەکادیمی عیلمیەکە چونکە خۆتان نزانم بمانەوێ نەمانەوێم سەردەمێکی زۆر زانستی هاتووەتە پێشەوە و خەڵکی ئەکادیمی لەخوا بەزیاوێ زۆریش هەیە لە بوارە جیاوازەکانە بتوانن زیاتر بەسەریان بکەنەوە لە بوارە جیاوازەکانە پشت ببەستن بە دیراسەی زانستی قوڵ
بڕوا پێکرا و خەڵکانی ئەکادیمی زۆر باش لە بوارە جیاوازەکانە بهێنرێنە سەر شاشەکە دەموچاوی تازە بهێنرێن و مقابلە بکرێن و بەسەر بکرێنەوە لە ڕاستیدا ئەوانە و لەگەڵ هەموو حاڵەتەکانیش من هەردوعای خێرتان بۆ ئەکەم و ئومێدی سەرکەوتنە بۆ ئەخوازم ئینشاءالله.